بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت ئەم کاتە و گەشتکاتێکتان باش خۆشەویستانم کارزان مەحمودم خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی بەرنامەی ڕاڵە هاتمەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. چەمکێک لە ئەم چەند ساڵەی ڕابردوودا تازە هاتووەتە ناو میدیا و هاتووەتە ناو فەرهەنگی کوردی لە کۆمەڵگەی ئەمە ئەویش تاڕادەیە چەمکێکی تازەیە پێشتر هەبوو بە چەند ساڵێکە زیاتر دەرکەوتو ئەویش پرسی تون و تیژیە دژی پیاوان. لە ساڵانە لە کۆتایی هەموو ساڵێکدا ئامارەکان سەرجەم ئامارەکان ڕادەگەیەندرێت. یەکێک لەم ئامارانی کە زۆر گرنگە هاوڵاتیان بە تامەزرۆییەوە چاوەڕێن بزانن کە تون و تیژی بەرامبەر بە پیاوان لە ساڵی ڕابردوودا ئاستەکەی چۆن بووە. لە ساڵی ڕابردوودا وەکو ساڵانی پێشووتریش تون و تیژی بەرامبەر بە پیاوان هەر بەردەوام بووە، بەڵام لەم بەرنامەیەدا بە میوانداری بەڕێز بورهانعالی سەرۆکیەتی پیاوانی کوردستان کۆمەڵێک پرس ڕوون دەکەینەوە. خودی تون و تیژی چییە؟ کامێک لەم بابەتانی بەرامبەر بە پیاو دەکرێت؟ کام ڕەفتارانە دەچنە چوارچێوەی تون و تیژیەوە؟ ئامارەکانی ساڵانی ڕابردوو چۆن بوون؟ هەڵکشاون ئەم ساڵ لە ساڵی 2024 کە و چەند ڕۆژێکە تێمان پەڕاندووە ئامارەکان زیادیان کردووە یاخود کەمیان کردووە. بەگشتی ئەم بارودۆخە نوێی کە ئێستا جیهانی گرتوێتەوە پرسی سۆشیال میدیا و میدیای ئازاد تا چەند هۆکار بۆ زیادبوونی تون و تیژی بەرامبەر بە پیاوان. ئایا پیاوان لە حاڵەتێکدا کە تون و تیژی دەرونی یاخود جەستەیان بەرامبەر کرا چی بکەن؟ هیچ ناوەندێک هەیە پەنای بۆ ببەن یاخود لە حاڵەتێکدا کەسێک ڕووبەڕووی تون و تیژی بووەتەوە نامەوێت زیاتر لەسەری بڕۆم. ئێمە چۆن هەستی پێ بکەین بۆی کە ئەم پرسە لە کەناڵ و میکانیزمی خۆی چارەسەر بکەین؟ ئەم بابەتانە بە میوانداری زۆر بەڕێز بورهانعالی سەرۆکیەتی پیاوانی کوردستان گفتوگۆی لەسەر دەکەین. کاک بورهان بەخێر بێن. سپاس بۆم دەرفەتە. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان زۆر سپاس بەڕێستان ڕێزمان هەیە بۆ بینەران و بێسەرانتان. زۆر سپاس. هیوادارم ئینشاڵڵا بەرنامەیە بکەین کە وەڵامی زۆربەی پرسیارەکەم دەینەوە. کاک بورهان، ئەم چەمکە وەکو لە پێشەکەکەدا ئاماژەم پێکرد چەند ساڵێکە هاتووەتە ناو میدیا و ناو شەقام لە ناو خەڵکدا تون و تیژی بەرامبەر بە پیاوان شتێک بوو لە ڕابردووشدا هەر هەبوو ئەگەر قۆڵ ببینەوە، بەڵام کەمتر بووە. ئێستا لە چه ئاستێکدایە؟ جن و پیا هەردووکیان مرۆڤن واردە ئەو تون و تیژیانە بەرامبەر بە ژنان نەکرێت، بە دیوەکەی تریژی بەرامبەر بە پیاوان بکرێت. تون و تیژی بەمانە گشتەکەی ئەوەیە کە تا ئازادی تۆ تا ئەوەندەی ئازادی بەرامبەرەکەت پێشێل نەکەی ئەنجاکە لەسەر بنەمای مرۆڤ بوون ژن و پیا هەردوو لە بۆم شێوەیە. بێگومان تون و تیژی لە ڕابردوو شار هەبووە، بەڵام پەروەردە کۆمەڵایەتی و دابنەوەی تەخیاڵەکێکە وای کردووە لە ڕابردووە شەرم بووە پیا و باسی کێشەکانی خۆی تایبەتی کێشە خێزانەکانی خۆی بکات، چووکم هەر لە مناڵیەوە ڕێگەز نێروار پەروەردەکراوە پیاوی ئازا و سەرکەوتو و مستەیتەرەوەی کە بتوانێت خۆی کێشەکانی خۆی چارەسەرکا بە تایبەتی کێشە خێزانەکانی. دوازار ئەم تاکەکە گەورە بووە یا بۆتە کەسێکی تون تیژکەر و خۆسەپێن لە خێزانە یاخود بە دیوەکەی تون تیژی بەرامبەر کراوە، بەڵام پێی شەرمەوە بەهۆی دابنەوەی کولتور و شاردوێتیەوە کۆمەڵایەتەکە باز بکرێ. بەڵام نێتر دوای ئەوەی کە ئازادی بەرۆکی کۆمەلگای کوردی گر بە تایبەتی لە دوای ساڵی 90 و بە دواتر دوای ڕوخانی ڕژێمی باغاوە بەڕاستی کوردستان ڕووی کرا بە ڕووی عێراق و عێراق و کوردستان ڕویان کرا بە ڕووی جیهانە و کۆمەڵی ناوەند و ڕاگەاندن و ڕێکخراوی باوەڕەکانی مافی مرۆڤ و نێودەوڵەتیاتنە ناو کایەکەوە پرسیان یا ئیشیان لەسەر پرسەکانی مافی مرۆڤ کرد بەگشتی و پاشانیش زیاتر پرس لەسەر مافەکانی ژنان ئەکرات. بۆیە ئێمەش لێوە تێگەشتین بەڵێ تون و تیژەکەمان بەرامبەر بە ژنان هەبوو، بەڵام نەکە لە ئەمڕۆکە بگرە سەرچاو مێژوویەکانش کە خوێنیتەوە ئەو مێژوو نووسانەی کە لە ڕۆژهاتی ناوەڕاستە ئیشیان کردووە، چی میزرسۆن چی ڕیچ کە پێشتر لە ساڵی پێش 1950ەکانە لە کۆتایی 1950 بە 1952 کە مێژووی ئەم مێژووی ئەم ناوچەی نووسیوەتەوە کۆمەلگای کوردی بە کۆمەلگایەکی کراوە هەبوو و ئافرەتی کورد بەیەکێک بۆ ئافرەتانێک کە ئازادیەکی زۆر هەتاوەکو باش ئەوەی سوپێن کە لەگەڵ سکۆتلەندایە هیچ جیاوازیەک نەبووە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی مافی ئازادی و ڕای دەربڕینی ژنانە کە باس یەکە نەڵەن ژناندا کەڵگەکان لەگەڵ پیاوان نبوون، لەسەر سفرەکان لەگەڵ پیاوان نبوون، ئەگەر پیاو لە ماڵە بووە پێشوازی لێکراوە. بەڵام بەداخەوە ئەوەی کەم بەستمە بیڵێم لە دوای ساڵی 2000ەوە یا ئاراستەیەک کە ئیشکردن هەبوو کۆمەلگا کرابوو، بەڵام ئاراستێکە بوو بە ئاستی ئەوەی کە هەوڵ درێ ڕگەزی بەرامبەر یەگەزی نەرناشرین بکرێت بۆ کەوایە لەم کۆمەلگایەکی تون دیشکەر و پیا و سالار واتە لە ناو قەوسێکدا پرسێکی گرنگت بروژان ئەم هەوڵەی کە جۆرێک لە ڕێکخراوی فیمینیستەکان هەوڵیان داوە سەرکەوتوو بۆ لەوەی کە
ئافرەتان بەگشت پیاواندا بکەن یاخود بە چاوێکی ڕقەوە سەیریان بکەن مەبەستت ئەوەیە کارێکی خراپ کرابوو ئیش لە تەنها لەسەر ماف کرابوو لەسەر مەسەلەکانی ژنان یعنی زیاتر ئەوەی کە تەماشای بکەین پێش دامەزرانی ڕێکخراوێکی پیاوانی کوردستان ساڵی 2010 بەرەو پێش تەماشا بکەین زیاتر پرسەکە پرسی ماف بوو بۆ ئیشتن وشیار کراوە لەسەر ماف بەڵام کاتی ڕێکخراوێکی پیاوانی کوردستان دامەزرا مرۆڤ لە هەر شوێنەکە بێ ئەرک و مافی هەیە ئەنجا ئایا ڕۆڵەکە تۆ لە وەزیفەیەک و دام دەستگایەکە بی یاکۆ لە ناوەندێکی ڕێکخراویان ناو خێزانە بی لەگەڵ ئەوەی کە ئەم پرسەی ئەمڕۆکە ئەو یەکسانیەی کە ئەم ڕۆژنان داوای ئەکەن یەکسانێکی نێوان ژن و پیاو یان لەسەر بنەمای مرۆڤ بوون بێ بۆ کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ کۆمەلگا موسڵمانیەکان بۆ کۆمەلگای کوردی پیا و قازانجێتی چونکەم بۆچی ئێمە باز لە پرسی خێزانەکەین باز دەتون تیژەکانەکەین کە ناو خێزانە ئەنجامەدرێ ئەنجا چی بەرامبەر بە ژنان بێت چی بەرامبەر بە پیاوان و مناڵان و بە ساڵاتچوان بێت ئەو ئەرک بە پرسێتی یاسای باری کەسیەتی کە ئەیخاتە ئەستۆی ڕەگەزی نێر لە پێکۆنانی پرۆسی هاوسەرگیری لە پێکۆنانی پرۆسی هاوسەرگیری لە بەردەوامبوونی پرۆسی هاوسەرگیری ئەمە غەدرێکە نەکەر بڵێن قورسی کردو بگرێت لەسەر بنەمای نە مرۆڤ بوونە نەیەکسان یاسای باری کەسیەتی لە عێراقدا بنچینەکانی لەسەر شریعەتی ئیسلامە شریعەتی ئیسلام ئەگەر تەماشاکەی بەشێکی زۆر لە ڕێکخراو فیمینیستەکان تەماشا بکەی لەوانەیە بەشێکیان لە چالاکەوانەکانیان لەوانەیە داینی ئیسلام بە سەرچاوی تونتیژەکانی بەرامبەر بە ژنان بشوپێنن بەڵام ئەگەر لەسەر بنەمای مرۆڤبوون و یەکسانبوون تەماشای بکرێت لەسەر بنەمای مرۆڤبوونەی کە ئەمڕۆکە ڕێکخراو نێودەوڵەتیەکان ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ ئیش لەسەرەکە پیا و بەرپرسێتێکی زۆری لە ئەستوایە بگرێت لە هیچ شوێنەکە کەمترین مافی هەیە قازانجەکەن بێگومان پیاوان قازانجێکی زۆر ئەکەن لەو بوارە بەڵام ئافرەتان زەرەر ناکەن بە غیر مباشر بێەوەی هەست بەخۆیان بکەن بێگومان ئێستا زەریان کردووە ئێستا زەریان کردو بۆچی ئێمە کارتێک لە ڕابرۆ تەماشاکەین ژین لەسەر ما بوو شار کرایەوە ئەرکەکانی خۆی نەزانی بەداخەوە ئامارێکی جیابوونەوە و سەرهەڵدانێکی تەلاقی زۆر لە بەرۆکی خێزانی کوردی کرد و لە ناوی شا قوربانی یەکەم بەڵێن مناڵە بەڵام ژن خۆی بتە قوربانی دووەم و قوربانی بەرپرسێتێکی گەورەی ئەکەوێتە ئەستۆ چکم بۆچی لەوانەیە فەرمانبەرێک مامۆستایەک مۆچەخۆرێکی دەوڵەتی بوو بێ و کاتێک ویستوێتی لەسەر پێ خۆی بوەستێ و لە هاوسەرەکەی جیا بێتەوە ئیتر خۆی بتوانێت ئەرکەکانی خەزان بەرێ بەڕێوە بەڵام بەداخەوە لەبەرەوەی ئەم وڵاتە وڵاتێکی دامەزراو نییە و ئەم حکوومەتیش بەرنامە پیلان و استراتیژیەکی نییە بۆ باشکردنی بژێوی کۆمەلگا باشکردنی بژێوی مچەخۆر لەوە ئەو قەیرانە دارایی و ئابوورانی کە بەرۆکی کۆمەلگا و خێزانی کوردی کرد ژن بە تایبەتی ئەو ژنانەی کە لە خێزانەکانیان جیابوونەوە ئاگامان لێ بەداخەوە بوونە قوربانێکی گەورە لە مۆزوعەکە بەڵێ باسی قانونی حواڵ مەدەنیت کرد ئەم فۆرمەی کە لە خۆر ئاوا ئیشی پێدەکرێت باشترە یعنی ئەم جۆرەی کە لە خۆر وڵاتانی ئاسیا و شەرقی ئاسیا ئیشی پێدەکرێت ئەم نەفەقە و ئەم جۆرە ئەرکانەی کە هەر لە مارەکردنەوە دەست پێ دەکات تا کۆتایی هاوسەرگیری و ینی تا کۆتایی ژیان ئەمە بووەتە هۆکار بۆەوەی کە پیاوان ئەرکێکی قورسیان بکەوێتە سەرشان ئافرەتان تونوتیژیان بەرامبەر بکەن بەو پێی کە لە کۆمەلگەی شوکو ئێمەدا ئێستا ئەرک بەرامبەر ئەرکی پیا و بەرامبەر خێزانەکەی زۆر قورسەیە ئێمە ناڵێن هەر بۆ ئافرەتان تونوتیژی بەرامبەرکە بەڵام بە پێی یاسای باری کەسێکتێکە ژن و پیا و کوڕ و کچە دووکیان مرۆڤن من دوو کوڕ و دوو کچم هەیە واردات کوڕەکەم ژین بین و کچەکانیشم شوو بکەن بە هەمان شێوەتی یەگەی کاتێس نەپرۆسی هاوسەرگیریەکەوە بێگومان سەرەکەی یعنی ئەڵێ چی گرێبەندی هاوسەرگیریەوە گرێبەندێکی ئارزومەندانەی لە نێوان دوو کەسە کە ئاماژ دێت پێکێنانی پرۆسی خێزانە لێرە و گرێبەندەکە تەنها ئەوەندە ئارزومەندانێت تا ئەقدەکە چێتە پرۆسی هاوسەرگیریەکەوە لە دوای ئەوە ڕەگەزی نێرەکە کە کوڕە کە پیاوە کە ئەبێ بە باوک سەرجەم دابینکردنی پێداویستی خێزانیەکان لە ئەستۆیەتی بە تایبەتی ئەمڕۆکە ئێمە لە ماوەی ئەم ساڵی ڕابردووە کە لەوانەیە گەنجێکی زۆر ڕۆژانە بەرێکەوتنمان هەیە پەیوەندیمان هەیە سەردانمانەکەن بەداخەوە بەهۆی ئەو قێراندارە ئابوورێ بەهۆی زیابوونی پێداویستەکانی هاوسەرگیری ئەنجا چی لە زیادبوونی نرخی ئاتون بێ چی لە زیادبوونی پێداویستەکانی ناوماڵ بێت چی لە زیادبوونی کرێی خانوو بێ ئەمە کە پرۆسی هاوسەرگیریەکە ئەنجام بدرێ لەبەرەوەی پیاوەکە بەرپرسە و کوڕەکە بەرپرسە بەداخەوە جنەکە تونوتیژی ناکە بەڵام یەکسەر پیاوەکە چێتە ناو دۆزەخێک و ناڕەحەتێکی قورسەوە بۆ هاوسەرگیریەکەی چکم بۆچی ئەمڕۆکە کوڕکچی ئەمڕۆکە لە ماڵی باوکیان ئازادێکی زۆر بە پرسێتێکی کەمیان لاستویە بەڵام کاتێس نە پرۆسی هاوسەرگیریەوە بە تایبەتی ئەمڕۆکە بەداخەوە ئەم خێزانە تازانە کە یەکسەر خۆی جیا بێتەوە چێتە ماڵێک ئەگرێ بۆ خۆی ئەوە خێزانێک بنیاد ئەنێ لێرەوە ئەکەوێتە ژێرباری قەرز و پێداویستێکی زۆر بۆیە ئەو ئامانج و ئەو هیوە ئەو خۆشگوزرانی کە بۆ هاوسەرگیری هەیبوو سەرەکە بەهۆی بەرنامە و بێپیلانی حکوومەت بەتە دەسەڵات چکم بۆچی لە کۆمەلگای دامەزراوە سلفەی پێشینەی هاوسەرگیری هەیە یەک کۆمەڵ پێشینەوە هەو سلفە هەیە بۆ دەعمکردن و هاوکاریکردنی ئەنجانی کەسنە پرۆسی هاوسەرگیریەوە زۆر باشە کارگوڕان ئێمە قسە بۆ کاتێکی مەحدود ناکەین بۆ ئەم چەند ساڵی کە قەیرانی دارایی هاتووتە پێش و ئەرکی پیا و قوڕس بووە پیاو هەیە 3-4 ئیش دەکا هێشتا پێداویستەکانی ماڵەوە جێبەجێ ناکە بەگشتی ئەم فۆرمەی کە پێشتریش پرسییم لە
وڵاتانی شەرقی پێڕەو دەکرێت ڕێز لێ گیراوتر نییە بۆ ئافرەت بەوەی کە ئافرەت وەکو شاژن تەنها ئەرکی پەروەردەکردنی منداڵ لەسەر پەروەردەیەکی تەواو دروست پیاویش هەموو پێداویستێ مادەکانی بۆ پڕبکاتەوە کەسێکی غەرب بێنی دەڵێ بە سەیرە بە مستەڵەحی خۆیان واو چۆن شتی وا دەبێت دەبێ هەردووشیان کار بکەن ینی ئەم بێگومان لە کۆمەڵگەیمە ڕێز لێ گیراوتر نییە کە بەم جۆرە بێگومان ئەنی پێکەونانی پرۆسی هاوسەرگیری لە ئەلفەوە لە بیدایەتی هاوسەرگیریەوە هەتا مردن بە پێی شریعەتی ئیسلام بە پێی یاسای باری کەسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمەش عێراق کە ئێمە کورد بەشێکە لە عێراق و عێراقیش سەرچاوکە شریعەتی ئیسلامی یاسای باری کەسێتەکەی بەڵێ ژنانیش ئەرک و بەرسەتێکی زۆریان لە ئەستۆیە کە قورسە پەروەردەکردن و پێگاندی مناڵ و ئیشی ناوماڵە ناڵێن بەڵام بێگومان دیوە قورسەکەی بەرپیا و کە پیا و بە یاسا بەرپرس کراوە بەرپرس کراوە ئەنجا کە ئایا ژنەکە ژنی ماڵەوە بیاژنی وەزیفە بیا ژنەکە لە هەست لەو پۆستێکا بێ یاسای باری کەسەتی پیاوەکەی بەرپرس کردو پیاوەکردوتە قیومی بەڕێوەبردنی خەزانەکە بەڵێ لە ماژن ئەگەر بتێوێت لەسەر ئەو بارگرانەیە کە ئەمڕۆکە لە ڕۆژەڵە لە غەربا هەیە لە وڵاتیانی پێشکەوتووە کە باسی ئەەکەن هەیە ژن و پیا هەردووکانە بێ کار بکەن ئەبێ هەردووکەن لەوانەیە تکتی هاتوچۆکان هەرێکەوت لەسەر بجێ خۆی بڕوە لەوانەیە خواردنی جەمەکانیان سەر هەرێکەوتە بجێ خۆی بڕوە لەوانەیە کەمترین یەکتر ببینن بەهۆی سەرکا بەسەر قاڵکبوونیان بەکار و بە وەز ئیشکردنەوانێ بێگومان لەیەوە بەڵام بەڵێ یاسای باری کەسێتی لە خزمەتێکی زۆری ئافرەتە بەڵام بەداخەوە ئامانجی هەستی پێ دەکەن بەمە بێگومان بەشێکیان ئەوە تێ ئەگەن بەڵێ بەشێکیان لەوە تێ ئەگەن کە پیا و بەرپرسەتی زۆر لە وڵاتانی ڕۆژاواش هەندێک ڤیدیۆمان بینیوە تەبعاً سەردەمی سۆشیال میدیا ئەم جۆرە لە عولەمەی کە ئێستا هەیە جیهان بچووک بۆتەوە لە هەر شوێنێ قسە بکرێت وەربژیرە دەگات بینیمانە بەشێک لە ئافرەتانی خۆراواش کە ئەم فۆرمەی شەرقیان بینیوە دەڵێ ئەمە شتێکی زۆر باشە ئێمە دەمانوێت ئەو کاتە بگەڕێتەوە بۆ ئێمەش بێگومان حقەتێکەوەن بەڵام زۆر باشە کاک لەوا چێ مەسەلەی ژنان بۆ پیا ئاسانترە بۆ پیا ئێمە بڵێ ئێمە ئاڵێن ئەگەرە گۆڕانکاری کە ژنان داوایەکەن ڕێکخراوەکانی ژنە فمەنیستەکان ئەوەی لە باری جەندەرە ئیجەکەن ئەو بەرپرسی ئەستۆی کە لە ئەستۆی پیا و خازانجێتی لە کۆڵیە بێتەوە لێ بەڵام بەداخەوە ئەوان وا تێ ناگەن لە مەوزوعەکەوان هەر بۆ دیوەی کە بۆیە باسی مێژووم کرد ئەوم هێنایەوە ئەو ئیدعایی کە بەشێک لەو چالەکەوانانە ئەیکەن ئێمە باشی 150 ساڵەمە پێش ئەەکەین ئەڵێ ئەوە لە کۆمەلگای کوردیا دوور بۆ لە چاو کۆمەلگەکانی شەرقی ئەوسەتا یعنی ئێستا حالن کتێبێکم لە بەرەساکەی خوێنەوە هلسینی تایە ڕیچی تایە مەرجەسۆنی تایە کۆمەڵێت مێژونوسی ئەو سەردەمەی تایە کە لە شاتی ناڕاستە هەر کوردستانی کۆمەلگای کوردیان بە کۆمەلگایکی سکۆتلەندی خەرکردەوە هیچ جیاوازیەک نەبووە لە مافەکانی ژنان لە ئازادیەکانی ژنان لە تێکەڵبوونی ژنان لە چاو نەتەوەکانی چواردەودان تورک و عەرەب و فارس لە ساڵی 1850 بەدواوە تاوەکو 1920 کە ئەوە بەڵێک معلوماتانە هەمووی ئەو گەڕیدانەی کە خۆڵاتی ئەوانەی کە لەسەر پرسی خێزان لەسەر پرسی ژن بە تایبەتی نووسیانەوە هەمووی با کۆکن لەسەر ئەوەی کە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی کراوە بۆ لە مەسەلەکانی ژنان و ژن ئازادێکی تەواوی هەبووە لە چاو نەتەوەکانی چواردەورە هەتا بکەکڵم بکۆم بە سکۆتلندیان سکە سکۆتلندی یەکێکە لە نەتەوەکانی ئینگلیز بڵێ هەرێمی سکۆتلەندە باکووری بەریتانیا ئیرلندا بڵێ باش زۆرترین توند و تیژی لە ساڵی ڕابردوودا دەمانوێت بزانین کە بەرامبەر بە پیاوان کراوە تەبان بەشێک لە بینەرانی بەڕێز ئێستا ڕەنگە چاوەڕێی ئەم پرسیارانە بن چی بوون توندیژەکان جستی بڵێ بە پێی لیژنەی تۆمارکردن دەداچوونی کەیسەکان لە ڕێکخراوی کتی پیاوانی کوردستان ئێمە ڕۆژانە سکاڵا و توندوتیژی ڕۆمانتیەکە بەپێی ئەو ناوەندانەی کە ئاگاتە دەستمان و پێی ئەوانەی کە خۆمان بە تایبەتی ئێستا سۆشیال میدیا زۆر کار ئاسانی کردووە وەلەوە بەداخەوە بۆتە سەرچاوەیەکی زۆری زیابوونی کێشە خێزانیەکان و بە خۆشە کۆمەڵایەتەکانیش بەڵام لە هەمان کاتەگەر ئینسان بتوانێت بۆ باشە بەکاری بێنێ کار ئاسانێکی زۆر ئەکات ئەم پەیوەندی من تۆ لە ڕێی سۆشیال میدیاەوە جێبەجێکراو من توانم ئامادەم لێرە ڕۆژانە پەیوەندیمان پێوەکرێ لە 1/1/2024 بۆ 30/12/2024 لەسەر جملوق و ناوچەکانمان لە هەرێمی کوردستان لە زاخۆ تا خانەقین 609 جۆری سکاڵا و توندوتیژی تۆمار کراوە بەداخەوە 63 پیاو خۆی کوشتووە 15 پیاو بەهۆی کەشە خێزانەکانی ئەو کوژراوە ئەگەر بین 609 حاڵەتەکە ورتری کەینەوە دەرکردنی پیاوی بە تەمەن 52 کەیسمان هەبووە خیانەتی هاوسەری 39 کەیسمان هەبووە
توندوتیژی جەستەیی 11 کەیسمان هەبووە تا داخولکردنی کەسوکار لە گیانی هاوسەرگیریە 239 کەیسمان هەبووە فشاری دەرونی و سێکسی 11 حاڵەتمان هەبووە دەست بە سەراگرتنی موچە 12 کەیسمان هەبووە دەست بە سەراگرتنی مناڵ واتە مشاهدەی مناڵ یا خێزانانەی کە لە بەرێکەوە شێنەوە ئێمە بەداخەوە ئامارێکی تالاقی قورس بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە لە کاڵە بەرامبەری شاسەرێکی ئاماری زەواجی لە بەرامبەردا دابەزیوە ئێمە لە ساڵی 2010 لە یەکی 2010 بۆ 2023 535 حاڵەتی تەلاق لە هەرێمی کوردستان سوێتە بواری جێبەجێکردنەوە 271,000 مناڵ لەم بینە کەوتۆتە چێشمە چێشمی نێوان ژن و دایک و باوکی کە لێک هەڵۆچاوەوە ئەنجاکچی مناڵەکە لای باوکەکە بێ کە لەوانەیە فشارێکی دەروینە سەر بەرەوەی دایکەکە بە تۆمەتبارەکەی بە هەڵۆچانەوە خێزانەکەی چی لای دایکەکە بێ باماشەوە باوکەکە و کەسکاری باوکە بەڵێ 213 کەیسمان هەبووە هەڕەشەی میدیایی و ئەلکترۆنی ناوزەڕاندن 15 کەیسمان هەبووە دەست بە سەراگرتنی مۆڵک و بێبەشکردنی پیا و 12 کەیسمان هەبووە سکاڵای کەمخستنەوەی وەچە 5 کەیسمان هەبووە دەست خۆش بۆ ئامارانە لەناو ئەم ئامارانەدا توندوتیژی لێدان یاخود دەرکردن ئەمانە تا چەند ئاماژەی پێکراوە یاخود نەک لە کۆمەلگای کوردیا لەسەر چەند کۆمەلگای پرسیارەکەم ببوورە بە زۆری شکیلێکم بۆچی لە کاتی دروستبوونی کێشە لە نێوان هاوسەراندا هەندێک جار سەماحەکە لەلایەن پیاوەیە بۆ نمونە پیاو بژاردەی ئەوەیە کە بچێتە دەرەوە بە تایبەت لەم فۆرمەی ئێستادا کە توندوتیژی بەرامبەر بە پیاوان زیادی کردووە بەڵێ پیاو هەر بە پێی بردووە زانستی دەروونزانیەکەش و زانستە پزیکەش پیاو دووربینە و ئافرەت پان بینە یانێەوە تەنها شتە نزیکانە بینێ بەڵێ پانبینەکە بۆیە کە کورتبینتری پیاڵێن گوێ لێیە بۆیە لە سەردانی کێشەکانە بەداخەوە یعنی توندوتیژی جەستەی لە کۆی جیهانە حاڵێکی کەم هەیە من نییە بەڵێن با ئێمە لەوە سڕیکەینەوە بڵێن وڵا پیا و توندوتیژی جەستەی بەرامبەر کراوە بێگومان لەوەجە چێ کۆمەڵێک پیا لە ڕابردووە لەوانەیە توخوان توندوتیژکەر بووبن و کۆمەڵی پیا هەیە لەوانەیە جیاوازی تەمەنیان هەبێت لەگەڵ هاوسەرەکەیە بەداخەوە لەم کۆمەلگانەیە ژن و کاتێک کە مناڵی وردەیە مناڵی نییە لەوانەیە نەتوانێت بەرەنگاری پیاوەکەی بێتەوە کە خێزان شوێنی بەرەنگار بوونەوە و خوان نەخواشتە ململانێ و یەکتر شکاندن و خۆفەرزکردن نیە بەسەریەکە بەڵام بەداخەوە بەشێک لە خێزانەکان ئاستی بیرکردنەوەکان لەوایە وردەوردە کە مناڵ گەورە بوو ئەبێتە بە تەرەفێک لە دایکەکە ئێتە بەهۆی ناوشاری هەردووکانەوە لە سەرهەڵدانی کێشەکانە لەوانەیە پەنام بێتە بە توندوتیژی جەستەیی بەرامبەر پیاوەکە و دەرکردنی پیاو یعنی ئێستا بەعام کۆمەڵگای عێراقی و بە تایبەتی تریش کۆمەلگای کوردی تاکی کوردی لەژێر فشارێکی گەورەی دەرونیایە فشارێکی ئابووری قورس فشارێکی سیاسی قورس فشارێکی نائەدالەتی قورس ئەبینێ لە کۆمەلگا وای کردووە هەمومان لەژێر بۆعدێکی دەرونیان ئەنجا کە تۆ لەکوێ ینی لە فشار دەرونیەکە واکە لە بچووکترین بەریەکەوتنە ینی خۆ بەداخەوە سەرێکی ڕۆژانە لەسەر فودلایتێک لەسەر لێک تێنەگەیشتنێک لەسەر شانێکدانێک سەرێکی لە کەبینی سەر شەقام وزارەکان خەڵکە کوژێ ئەمە کارەساتێکی گەورەیە هەمووی ئەو فشارە دەرونیەیە ئەنجا چیە بەری ئەکەوێ تێگەی بۆیە ڕێگازی نێرومی هەردووکان ژێ فشاری دەرونیان لەوە ئەچێ بەشێک لە توندوتیژیەکانەوە بەشێک لە کێشەکان نەژنەکە هۆکار بێ و نە پیاوەکە هۆکار بێ بەڵام لەبەر ئەوەی زۆر بەیەکەون لە ماڵەوە زۆر بەیەکەوتن هەیە و لەوانەیە تێگەشت توی ئاستی ڕۆشنبیریشان لەو ئاستان نەبێت کە کەسێک هەستی کرد کەس تاکی لایەنی بەرامبەری لە ڕووی دەرونیە و باری دەرونی ئاڵۆز و بار دەرونی تاو نییە فشار نەخاتە سەری تێگەی بۆیە ئەمە لەم سەرهەڵدانانەیە پیاویەتە دەرەوانێ هەر پیاو خۆی بە تەبیعەت ئێستا وای داهاتووە تااقەتی کێشە مەشاکلی نەماوە لە ڕابردووە ئەمە کە تەماشا بکەین خێڵ چەقی کۆمەلگا بوو دوایی خێزان بوو بەچەق بەڵام ئێستا هەست دەکەین کۆمەلگا بەرەو کۆمەلگایەکی تاگەری ئەڕوە ینی هەر بەداخەوە من ژن و پیا ئامادەیان نەماوە لە ناو خێزان چا بێگمێنەوە بۆیە کە شەودەمەبۆڵەت دەبێ پیاوەکە یەتە دەرەوە چکم ئەگەر پیاوەکە بێتە دەرەوە ئاستانتر ئەگەڕێتەوە هەم بوونە هەم کەشف نابێت لەوانەیە هەفتەیەک لە شوێنەکە بێ مانگێ لە شوێنەکە بێ خەڵک نەیزانێ بەڵام کەژنەکە هاتە دەرەوە ڕاستەخۆ مناڵەکەیتە دەرەوە ئەچێت وەچێت ماڵە باوانی کە چۆن ماڵە باوانی جاران هەوڵی ئیسلاح و پێکێنانەوە و قسەی خێر ئەکرا لە بینیانە ژیان برێتی لە بەرپرسێتی برێتە لە ڕێزگرتن برێتە لە ناڕاحەتی و کۆمەلگا خۆی بم قۆناغانای لەوانەی ژن پیاوەکە کار نەبن ئەمە دەست ئەگرا و پێکیان هێنرایەوە بەڵام بەداخەوە ئێستا ئەم ژنانەی کە ئەسنە ماڵە باوانیان لەوانەیە بەڵام لە سیانیان دوانیان بەرەوت حاڵەتی جیابنەوە تەلاقە ڕوە باڵێ چووکم مەسلحەتەکە ون ئەبێ کێشەکەی ئەمان کێشێکی بەسیتە لەوانەیە قابلی ئەوە نەبێت کە هاتنە دەرەوەکە شێت دروست بێ بەڵام سەرێکی کە چۆ دەستی دووسێ ئەوان خۆیان وەکو بوغزێک وەکو شێوەیەک لە شێوەکان کۆمەڵێک
بۆ چوونی غەڵەتیان لە دڵی خوا ناقەڵەکە کردو ئەیانەوێت کەسی بەرامبەری بەداخەوە پێ بچکن ئەسڵەن کێش ئەسڵەکەی کە لە کێشەکەی دەسەر دروست بە هەرون ئەبێت هەرون ئەبێت بەداخەوەچێتە دەرگاکان بەڵام پیاوکێتە دەرەوە لەوانەیە لە هاوینە بتوانێت هەفتەیەک دوو هەفتە لە باخی کابێنێتەوە کەس نەیزانێت لە ئوتێلەکانە جێ ئەبێتەوە کەس نایزانێت کۆمەڵە باخ و فێلان هەیە ئێستام ڕەکەس نەبێەوە دوایش دەبەرەوەی یاسا پیاوەکەی بە پرس کردووە سەر چاودارایەکە پێویستیان پێێتی ئاسانتر ئەگەڕێتەوە داخلی ماڵە دەیگەڕێنەوە زۆر باشە کاک بورهان ئێستا طبعاً خەڵک سیرمان دەکات سەیری بەڕێستان دەکەن کە داکۆکی لە مافی پیاوان دەکەی وام ڕێکخراوەتان هەیە چۆن بزانین پیاوێک تون تویژی بەرامبەر کراوە چۆن دەیناسینەوە خاصێت و خەسڵەتەکانی چینە و کەسە بۆی لی تێبگەین بۆ نمونە کەسێک هەبوو لە کۆمەڵگا کەسی دڵسۆز هەستیان پێی کرد کێشەکەی بۆ چارەسەر بکەن بێگومان پیاو هەمووی دەردەدڵی هەیە لەسەر خێزان چکم ئەرک و برسێتەکەی زۆرە بە تایبەتی ئەو فشارە ڕاگانەی کە بۆتە بوارێکی دەروونە سەر پیاو کە باز لە کۆمەلگایەکی تون دیشکەر و باسی یەکسانی نێوان ژن و پیاوەکرێ و باز مەپەکانی ژنانەکرێ خۆی پیاو هەستەکە خۆی ئەو تاکە نییە ئەو تاکە نییە دەردەدڵەکەی ئەکاتەوە بێگومان ئەگەر ڕۆژانە باز لە پیاو بکەین بچینە بازارەوە ماکەکەی بەڕێز هەمنێرین لەوانەیە لەسەر و لە ساحەفتەیە هەمووی گلەیی و ناڕزان چکم بۆچی پیاو وشیار بۆتەوە ئەمە قەزێ لەوانێت زۆری پێوێت تو دیژیەوە نەبێ پیا وشیار بۆ تۆ مادەم ئەرکی هەیە مافیشی هەیە هەستەکە لە بەرامبەر ئەو ئەرکە و ئەو بەرپرسێتی و ئەو مادەبوون و زەحمەتەی ڕۆژانە ئەی چێژێ لە پێناوی دابینکردنی بژێوی خێزانەکە لە بەرامبەرە ڕێزە مافەکانی ناگیرێ زۆر بۆڵ هەیە ناڕەحەتی هەیە ڕیشی ناتاشێ خۆی ناشتۆرێمە پێوەی دەبێت قوڵێگەڕابێ زۆر باشە کاک بورهان ڕەنگە بەلای خەڵکەوە گرنگ بێکە بورهان خۆی وەزەی چۆنە لە ماڵەوە ئەسەنە پرسیارە شخصیە ڕەنگە لەسەر میدیا خۆش نەبێ بەڵام الحەمدوللا بیستومەکە دوو خێزانت هەیە و پەیوەندی چۆنە لەگەڵێن من شتاکێم کۆمەڵگایەم بێگومان بە شتێک دەبێت هەرکو بە پرسێتەکە لە ئەستۆمانایە لەوە ئەسێتە خۆی سروشتی ژیانی ژوایە هەرخۆشییان ناپەڕێ بێگومان نەباسی بەریەکەوتن و لێک تێنەگەشتنیشی هەبێ بەڵام سروشتی ژیانی من وایە لە بەرەوەی لە ماڵێک زیاترم هەیە لە هەر شوێنێک تەقەیت یا و بەجێ دیاڵم حتا دەنگەوێت تا تەقە نامێنە کە تەقە نەما ئەگەڕێمەوە کەم ئەشزانن جێگایەکی تر هەیە زۆر دەستم لێدا ناگرن شوێنێکی باشت بۆخۆ دۆزیێگومان پێ ماڵێن بەرپرسێتی و فرەژنەکە ئەڵێن لانی خراپی ئەم لانێ باشەشی هەیە لە هەر شوێنێکە تەقەیت یا و بەجێ وەرە تاوەکو پێت وانە ئەم بێمنەتی کە لە ئەوە شەیەکەیەک دانێ دەڵێ هەری خۆمانە بۆ هەر شوێنێک بڕۆ هەردێتەوە بەداخەوە من ناڵێم با ئێمە بانگەوازێک نەکەین بۆ فرەژنی لەوانەیە لایەنی سلبیەش و لایەنی ئیجابیش لەوانێ بەپێیدا عرفاتەکان بە پێی توانای ئابوووریەکە بە پێی پێداویستیەکان لەوانەیە کاریگەری هەیە لەسەر مۆزوعەکە بەڵام بەشێک لە بێمنەتی ژن ئەوەیە هەستەکەن ئێمە بەشێک لە کێشەکان ئەوەیە کە ژنتی ئەگا بە یاسای باریکەکەتی پیاوەکە دەستی بەسرا و ناتوانێت لەوانەیە ناڕاحەتی بێزارێکی بێڕێزێکی زۆر بەرەمە پیاوەکە بکە بەڵام مەگەر ئەو هەست بکات ئەو مافە هەیە هەست بکە یاسا ڕێ پێدا و بابزان یاسای خەریکە یاسای باریکە لە عێراق هینێ بەڵام لە خەریکە هەزارێک هەموارێکێتەوە لەوانەیە بەشێک لە تەلاقەکان من قەناعەتم وایە ئێمە بانگەشت بۆ فرەژنی ناکەین فرەژنی لەوانەیە بێگومان ئێستا تاقەتی بەرپرسێتی خێزانێکشینەوە بە بیا و ژنەوە بەشێک جاران لەوانەیە بەر بەشێک لە ئافرەتەکان لە سیتیەکانە ئەژانەکە مناڵەکانیان بەڵام ئێستا بەشێکی زۆر لە پیاوانیش بە تەنیا ئاگامان لێ و تاقەتی بەرپرسێتی خێزانیان نەماوە بەڵام بێگومان ئەگەر ئەو ینی پیا ئەو مافەی هەبێت لە ڕووی یاساییەوە لەوانەیە بەشێک لە کێشەکان کەم بێتەوە بەشێک لە تاوەکانیش دابەزێت باش چۆن بوو بیرتان لەم ڕێکخراوە کردەوە بەدەر لەم بابەتە بیستومە کە ئەم ڕێکخراوە بەس لە هەرێمی کوردستان و لە عێراق هەیە لە وڵاتانی دیکە نییە خۆی کێشەکان ئەوانی بۆ بەرەو ئێوە دێن ئەم داتاوامارانی کە سکاڵا و شەکوای خۆیان عرض دەکەن بۆ ئێوە هەر لە هەرێمی کوردستانن یاخود لە ناوچەکانی دیکەشەوە سکاڵاتان بۆ دێت ئێمە لە ساڵی 2005 تا 2010 لەو کاتەکە باسم کرد ڕژێمی بەغا ڕووخا بێگومان ئامار و داتا بڵاوەکرایەوە لەسەر پەرتاوتی پرسەکانی مافی مرۆڤ لەسەر مەسەلەکانی ژنان کە هاتە سەر مەسەلەکانی ژنان لە عێراقا چی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چی ڕێکخراوە لۆکاڵیەکانی ناوخۆ سەرمانەکە تونند و تیجەکەمە بەرامبەر بە ژنان لە هەرێمی کوردستان زیاتر بوو ژنەکان زیاتر بوو کە بە ئێستاشەوە لە ناوڕاست و خواروی عێراق لەوانەیە بەداخەوە ڕۆژانە چەندین بێتە قوربانی و بەداخەوە لەوانەیە چەندین حاڵاتی کوشتنی شەوێ بەڵام هەر باز ناکەس لە بەرەکانەوە ئێمە کەسەری و ئامارانەمانەکرد هەستمانەکرد ئامارانە
یاخود لێک تێنەگەشتێکی لە نێوان ڕێگەزی نێرومێ کووردا یاخود ئەمە دەستێکەیە ئەوەیە ئەم کۆمەڵگایە ناشرین کە ئەوێ کێشەیەک لە نێوان ژن و پیاوە دروست کات چکم بۆچی لەو سەردەما ئەگەر من لەگەڵ خێزانەکەمە دائنیشتم لەگەڵ دایک خوشکمە دائنیشتم لە پڕ کەیسێکی ژنێک ئاهاتە سەر تەلەڤیزیۆن ڕاستەخۆ باوک و مێرد و براکەی لێ ئەو بە دوژمنێکی گەورە بەداخەوە مەکینێکی خراپیە بوو ئێمە دەستێک ئەو ساکە 15 کەس بووین کە هەموو توێژەکانی کۆمەلگا هەر لە پزیشکەوە هەر لە پارێزچوار پارێزەرمان لەگەڵا بوو مامۆستا ئاینیمان لەگەڵا بوو دەستمان کرد بە لێکۆڵینەوەیەک ئایا ئەمە ڕاستە لە چاو عێراقا لە چاو ڕۆژهاتی ناوڕاستێکە من باسی ئەو مێژووی کە پێشتر باسم کرد ئێستاش ئەمارمان لە بەردەستایە لەوانەیە لە 3 مانگە لە تورکیا 80 ئافرەتە کوژرێ بەهۆی شەرەفەوە لە خۆ بە هەمان شێوە لە چواردەوەمان بە هەمان شێوە بەڵام لە کۆمەلگای کوردیا بەداخەوە شکر لە کۆمەلگای کوردیا ئەوەی کە زۆر زێ دڵخۆشکەرە ئاماری کوشتنە ژنان زۆر دابەزیوە هەتا نقاشێکمان هەبوو لە یەکشمان لە تونتیژی خێزانیە بوو 1-2 ساڵ ئاماریان بڵاوە کردەوە ئافرەت بە هەست سۆکارێک بکوژرایە بەڵاو ئەکرایەوە ڕۆژانە ئێمە لە هەرمی کوردستان بەداخەوە 1 بۆ 3 بۆ 5 پیاوە کوژرێ بەهۆی کەشە کۆمەڵایەتیەکانەوە بەهۆی کەشە خێزانەکانیەوە نا بێگومان ژنی شەر مرۆڤ لەوانەیە بێتە قوربانی ئەم ناو کێشە خێڵەکی و کێشە کۆمەڵایەتیانە بەڵام ئاهاتن تێکەڵی ئەم ئاماری تونوتیژیانە ئەکرا کەگوی 52 ژن لە هەرێمی کوردستانە کوژراوە دەزانێن 52 ژنە بەدەستی پیا و لەسەر شەرەف کوژراوە ئەی ئەو ئامارەی کە ئێستا ڕادگەیان 63 پیا و خۆی کوشتەوە بەڵام ئەوانەی کە کوژراون 15 پیاوەی کەشە خێزانەکانیەوە کوژراوە لەلایەن خێزانەکانیان بەهۆی لەگەڵ لایەن خێزان و کەسکاری خێزانەوە ئەوەی کە زۆر ئێستا ئەوەی کە ئێستا زۆر جێی سەرنجە و کە ئێمە ئەم ساڵ زۆر ئەمانەیە فۆکسی خینە سەر ئەو هۆکار و پاڵنەرە چییە؟ پیاوێک یا کوڕێک کە ئەچێت داوای کچێکەکات حەیەوێ هەموو توانا و هەموو کەسوکار و هەموو قودرەتەکانی خۆی پیشانی هاوسەرەکەی بە پیشانی دڵخوازەکەی بە تا دڵی بەدەست بێنە و بێتە هاوسەری بەڵام ئەو پاڵنەر و هۆکارانە چین دوایی بە کوشتن کۆتایی دێ ئەمە جێی زۆر سەرنجە ئێمە ساڵان ئەوەی کە ئەم ساڵ ئامارەکە زۆر زیای کرد و ئێمە هەموو ساڵی ئەم حاڵەتی کوشتنە لە 8 حاڵەت تێنەپەریەوە 5 بۆ 8 حاڵەتمان هەبوو ئەم ساڵ بەڵام 15 حاڵەتە 15 حاڵەتە ئەم لەوان 15ە لەوانەیە 5 ژن دەستی لەگەڵ کەسێکی ترا تێکەڵ بوو بێت و لە خەیاڵی خۆیان ماڵێک و هاوسەرێک و شتێکی دااتوی دێنا و تاتون هاوسەرەکانیان کوشتۆ بۆی کە بەحسابی خۆیان بچنە ژیانێکی ترەوە کە ئەمە کارێکی زۆر خراپ بۆ دوای هەردووکانە بنە قوربانی دوو کەسەکە بەڵام دە حاڵەتەکەی تریکە ئەوەی هەمانە پیاوە لەگەڵ هاوسەرەکە کێشەیەکی بەسیتی هەیە ئەچێتە بە دوایە بۆ ماڵی هاوسەری بۆ ماڵی کەسوکارەکەی لەوێ تووشی دەبن بۆڵە بەرێکەوتنە بێ یەکسەر بە کوشن کۆتایت بێت یا چێتە محکەمە و دادگا سەرێکە لە دادگا کە جەلسەکانی دادگا ڕابەڕێەوە لە پاش جەلسەکان سەرەکی بەداخەوە لەلایەن خێزان و کەسوکارەکەی و کوژراوە ئەمە 15 حاڵەتمانەیە کە ئێمە ئەبێ کۆمەلگا وشیار بکەینەوە حاڵەتی کوشتنی ژن و پیا و حاڵەتێکی کوشتن هەر زۆر خراپە بەڵام لە خراپتر ئەوەیە کە پیاوێک ژنەکەی خۆی بکوژێ یاخود ژنێک لەگەڵ کەسوکار لەگەڵ کەس کە دەستێکەڵ کە پیاوەکەی خۆی بکوژێ چکم بۆچی تۆ کەسێکت نەکوشتووە سبەینێکە نەتوانی کە پاش ئەوەی لە ڕووی یاسایی و باجەکەتدا نەتوانی بێتەوە بەردەمە جارێکتە و کەیسەیە تۆ باوکی مناڵەکانت کوشتووە هەتا مردن ئەم مناڵانە تۆش بە دۆژمنی خوان ئەزانن بێگومان ئەگەر حەقیقیش بوو بێت بە هەمان شێوە ئەگەر باوکیش دایکەکەی کوشت بێت چکم بۆچی بە هەمان شێوە ئێمە پتا بە ئەمان کردەوە کەیسانەی ئەو پیاوانەی کردنەکانیشان کوشتووە دوایی هەر بۆتە کێشەیەکی گەورە بووان هەتا مردن باجی ئەو هەڵیان داوە بۆی ئەمانەوەی کۆمەلگا وشیار بکەینەوە خوای گەورە مادەم هاوسەرگیری دانا و پاش ئەنجامبنەوەشی داوە کاتە گەیشتە ئەوەی کە زانیت ئیتر ناگونجێ بەڕێگەی خۆیان جیا بێتەوە قەچێکە دوای مناڵەکە مافێکی هاوبەشەوە پێی یاسا و ساتوان لەسەرێکن و مناڵش گەورە بێ و ساکە هەم هەردووکتان کێشەکانی دەبێت ئەچێتەوە نەچێتە بواری کوشتنەوە کاک بورهان ئەمە وەکو کۆتا پرسیار بێ لە ماوەی قسەکانەدا هۆکاری ئابووری بە بەشێکی گرنگ وا تێگەیشتم کە خراپی دۆخی ئابووری یەکێک بۆ لە هۆکارەکان بۆ پێی کە ئەرکی سەرشانی پیا و زیاتر بووە دەتوانین بڵین ئەو خێزانانەی کە بارودۆخی ئابووریان باشە ڕوبەڕووی تونوتیژی نابنەوە ینی مەبەستم ئەم پیاوانە بێگومان ناڵێن بەڵام یەک بەنی پێشینان هەیە ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە بەشێک لە کێشەکان ینی تێسووی خێزان زۆر زیایی کردووە باوک ناتوانێت پێویست پێداوتەکانی ئەمانەی کە ئەو ژیانی خۆڵبڕی نابنەوە بێگومان ئەوانش ناخۆ سروشتی ژیان وایە من پێم وتی ئێستا کە ژن و پیا و بەداخەوە هەمومانە ژەر فشارێکی دەرونیە فشار دەرونەکەن جا هەیە
باری ئابوووریەکەی خراپ و مچەخۆرە و فەرمانبەر و موچەی نادرێتێ و هەشە لەوانەیە بازرگان و سەرمایه‌دار بێ و بەشێک لەو پیاوانەی کە خۆیان کوشتە بەشێکی زۆر و پیاوە سەرمایه‌دارانە کەسێکی بەهۆی قەرایەنداری و ئابوووریەکان و تووشی ئیفلاسیەک بوون و تووشی زەرێک بوون و بەرگیان نەگرتووە لەوانەیە سەرەتا لە ترسی لۆمەی خێزان و مناڵەکانی خۆیان خۆ بەرامبر دەور خۆ کوشتن تێگەی ئەمە حقیقەتێکە و سۆشی و پاڵنەر و هۆکارەکانی زیابوونی کەشی خەزانەکان ئەو نە زۆرە تەنها هۆکارە ئابوووریەکە نییە سۆشیال میدیا سەرەکەی بەداخەوە لەوە چێ بەشێکی زۆر لە خیانەتەکان لە نێوان ژن و پیا ئەمڕۆ لە ڕێی دیجیتال میدیا و سۆشیال میدیا و ئەمریکای پەیوەندی و دروست دەبێت بۆ خێزانە خۆشبەختەکان سۆشیال میدیا کاریگەری خراپی کاریگەرێکی زۆر خراپی هەیە لە زیابوونی کەشە خێزانیەکانە چونکە بەڵۆکی کار ئاسانێکی زۆری کردووە بۆ خیانە بۆ سەری چێشا بۆ خیانەت بۆیە سەرەکەی بەداخەوە بۆتە هۆی زیابوونی کەشە خێزانەکان بەڵام بەڕە خێراییندارە و ئابووری ڕاستەوخۆ یەکێکە لە پاڵنەر و هۆکارەکانی زیابوونی کەشە خێزانەکان بۆچی نەکردەوە بەشێک لە خێزانەکان لەسەر لە ئەنجامی هەڵواشانەوە لەسەر خراپی باری ئابووریان بووە پیاو بوو نەیتوانیوە کری خانوەکەی دابینکە نەیتوانیوە پێداویستەکان ژێ دەبینکە ناچار خۆ ناکرێت گەوچێتە ماڵی خۆی ماڵی باوکی دانیشە و بەڵێ تۆژنی منی ئەوش بڵێ هاوسەری منی بۆیە بەداخە خێزانەکەی بەر هەڵچاوڕانم دەڵێن کاتەوە بوو بەڵام هەبووە لە مەرحەلەی دەستگیرانداریدا بەهۆی دۆخی خراپی ئابووری لەم ساڵە سێ کەیسم بۆ هاتووە کە ئەمڕۆکە 16 بووە بەداخەوە سێ کەیسیکەمان بۆ هاتووە بەهۆی زیابوونی پێت بەداخەوە شتێکەیە کاتێک پیاوێک کوڕێک داوای کچێک کاڵی پێشکەشی بەوەڵام کاتێک هەیەتە سەر حاڵەتی جێبەجێکردن بەتابەتی ئافرەتانی ناو خێزان جەدایک و کەسوکارەکەیەتی پێداگرێکی زۆر کە دابینی پێداویستەکانی خێزانن بۆیە سەرەکەی بۆی زیابوونی پێداویستەکانی خێزان بەداخەوە سێ کەیسیدایە کە بۆ پێش گواستنەوە بە جیابوونەوە کۆتایی بەداخەوە ینی داتایەکی زۆر ناخۆشە لەم سەرەتای ساڵەوە ئەم حاڵەتانە ئەوەدا زۆر بەڕێز بڕهان علی سەرۆکیشێتی پیاوانی کوردستان سوپاس بۆ ئەم کاتێککە بێمەتان بەخشی تەشریفتان هێنا زۆر سپاس خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان هێنا بە مەڵخەی بەرنامەی ڕایەڵە بەخوای گەورە مێرەبانتان دەسپێرین بۆ گیواین کە خی گەورە پشت و پەنای هەموو لایەکتان بێت و بەخواتان دەسپێرین